24 مانگی دوو ساڕۆژی هێرشی هێزەکانی رووسایە بۆ سەر ئۆکرانیا کە بەشێک بوو لە لەشکرکێشیەکی بەرفراوان. لە سەرەتادا شرۆڤەکاران پێیان وابوو پرسەکە چەند هەفتەیەک دەخایەنێت ئەگەر چەند ڕۆژێک نەبێت و رووسیا دەست دەگرێت بەسەر کیەفی پایتەختدا. کەم کەس هەبوون پێشبینی بەرخودانی توندی ئۆکرانیەکانیان دەکرد. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا هەر چاوەڕوانی ئەو بەرگریەی نەدەکرد. ڤلادیمیر زێلنسکی سەرۆکی ئۆکرانیا هەرزوو پێشنیارێکی حکوومەتی ئەمریکای ڕەت کردەوە بۆ جێهێشتنی وڵاتەکەی. گوتی شەڕەکە لێرەیە، پێویستم بە تەقەمەنیە نەگەشت، بەڵێنیدا لە کێف بمێنێتەوە و حکمی سەربازی ڕاگەیاند. زۆری نەخایەند هەوری ڕەشی شەڕ باڵی کێشا بەسەر وڵاتەکەدا و زیاتر لە 1.5 ملیۆن ئۆکرانی لە ماوەی 10 ڕۆژی یەکەمدا ناچاربوون وڵاتەکەیان جێبهێڵن و ببنە پەنابەر. لەلایەکی دیکەوە وڵاتانی ڕۆژئاوا کۆمەڵێک سزایان خستە سەر کاربەدەستانی رووسیا و هاوکات بە بەهای ملیاران دۆلار چەک و تەقەمەنیان بۆ ئۆکرانیا نارد. لە سەرەتای مانگی سێ هێزەکانی رووسیا پێشڕەوی خێرایان کرد لە باشوور و ڕۆژهەڵاتی ئۆکرانیا و گەیشتنە ناوچەی خێرسۆن و گەورەترین وێستگەی ئەتۆمی ئەوروپایان کۆنتڕۆڵ کرد کە دەکەوێتە شاری زاپۆریژیا لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە. هەروەها هێزەکانی رووسیا لە کێفی پایتەخت نزیک بوونەوە، بەڵام زوو ڕوبەڕووی کێشەی کەمی ژمارەی سەرباز بوونەوە. لە سەرەتاکانی مانگی 4 ڕۆژنامەنووسان و کارمەندانی مافەکانی مرۆڤ بەڵگەی زۆریان دۆزیەوە سەبارەت بەوەی پێدەچێت تاوانی جەنگ لە شارۆچکەی بوچە ئەنجام درابێت کە نزیکەی 30 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی کێفەوە دوورە. ئەوان جەختیان لەوە کردەوە کە هێزەکانی رووسیا بە مەبەست خەڵکی سیڤیلیان کردوتە ئامانج. سەدان تەرمی کەسی سیڤیل لەسەر جادە و کۆڵانەکان کەوتبوون یان خراببوونە ناو گۆڕی بە کۆمەڵەوە. لە دوای ئەو کوشتنکاری لە بوچاکرا، سەرۆکی ئەمریکا جۆ بایدن رووسیای بە ئەنجامدانی جینۆساید لە ئۆکرانیا تاوانبار کرد. پوتین لای خۆیەوە بەڵێنیدا درێژە بە شەڕەکە بدات و فەرمانی بە هێزەکانی کرد هێرشێکی نوێ ئەنجام بدەن و کۆنتڕۆڵی تەواوی دۆنباس بکەن. لە مانگی 5 ئەنتۆنیۆ گوتێرێش سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان داواکانی دوو هێندە کرد بۆ رووسیا هەتا کۆتایی بەو شەڕە بهێنێت کە بە وتەی خۆی شەڕێکی بێمانایە و لە ڕەهەندەکانی بێبەزەیانەیە و هیچ سنوورێکی نییە لە زیانگەیاندن بە جیهاندا. دوای چەند ڕۆژێک ئەمریکا و وڵاتانی کۆمەڵی حوت و یەکێتی ئەوروپا کۆمەڵێک سزای نوێی گشتگیریان خستە سەر رووسیا. لەوانە پابەند بوون بەوەی وردە کۆتایی بهێنرێت بە هاوردەکردنی نەوتی رووسیا هەتا کۆتایی ساڵی 2022. لە گورجێکی دیکەی دژی پوتین، سوید و فنلەند پەردەیان لەسەر هەوڵە فەرمیەکانیان لادا بۆ بە ئەندامبوون لە ناتۆدا. پێشتر پوتین مەترسی فراوانبوونی ناتۆی کردبووە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی لەشکرکێشی وڵاتەکەی بۆ سەر ئۆکرانیا. لەگەڵ هاتنی هاوین هێزەکانی ئۆکرانیا بە زنجیرەیەک هێرشی پێچەوانە پێشڕەویان کرد و هەتا مانگینۆ تەواوی خارکەیفیان کۆنتڕۆڵ کردەوە. دواتر شاری لیمانیان لە پارێزگای دۆنێتسک گرتەوە. هاوکات رووسیا لە 30 مانگینۆ بە شێوەیەکی نایاسایی دۆنێتسک و خێرسۆن و لۆهانس و زاپۆریژیای خستە سەر وڵاتەکەی. ئەمەش کۆنتڕۆڵی رووسیای بۆ ڕۆژهەڵاتی ئۆکرانیا زیاتر کرد لە دوای ئەوەی لە ساڵی 2014 تەواوی نیمچە دوورگەی کریمە و هەردوو ناوچەی لۆهانسک و دۆنێتسکی داگیر کرد. لە مانگیدا تەقینەوەیەک زیانێکی زۆری بە پردێک گەیاند کە رووسیا بە دوورگەی کریمە دەبەستێتەوە. لە دوایەوە رووسیا ئۆکرانیایی تۆمەتبارکردبەوەی لە پشت تەقینەوەکەیە. بۆیە تۆڵەی کردەوە بە بردومانکردنی ژێرخانی وزەی ئۆکرانیا و پێش وەرزی زستان وێزگە سەرەکیەکان و تۆڕەکانی کارەبای ئەو وڵاتەی لەناوبرد. لە سەرەتای مانگی 11 ئۆکرانیا سەرکەوتنێکی گەورەی دیکەی بۆ خۆی تۆمار کرد. کاتێک هێزەکانی رووسیا لە شاری خێرسۆن لە باشووری ئۆکرانیا کشانەوە. ئەو شارە بەرلەوەی بەهۆی شەڕەکەوە بەشی زۆری خەڵکەکەی ئاوارە بێت، زیاتر لە 250,000 کەسی تێدا دەژیان. قەیرانێکی دیکە لە ئەوروپا سەری هەڵدا، ئەویش لە ئەنجامی شەڕەکە هەڵاوسانی ئابووری زیاتر بوو. کرملین چاوەڕوانی ئەوە بوو بەرزبوونەوەی نرخی کاڵاکان لە ئەوروپا لەگەڵ گەیشتنی ژمارەیەکی زۆری پەنابەری ئۆکرانی ببنە گورزێک لە پشتیوانیەکانی ئەوروپا بۆ ئۆکرانیا لە شەڕەکەدا. بەڵام لە ڕاپرسیەکی یۆرۆبارۆمیتر لە مانگی 1 ساڵی 2023 دەرکەوت لە 74% خەڵکی یەکێتی ئەوروپا هێشتا زۆر لەگەڵ ئەوەدان ئەوروپا پشتیوانی ئۆکرانیا بکات. ڕاپرسیەکی هاوشێوە کە لەلایەن ئیپسۆسەوە لە مانگی 1 2022 ئەنجامدرا دەرکەوت کە زۆربەی زۆری ئەمریکاییەکان پشتیوانی لە یارمەتیەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا دەکەن، بەڵام نیگەرانیان هەیە سەبارەت بەوەی شەڕەکە کاریگەری هەبێت بۆ سەر ئەمریکیەکان.
نزیکەی نیوەی بەشداربووانی ڕاپرسیەکە لەگەڵ ئەوەدان ئۆکرانیا بە زووترین کات بە ڕێکەوتنێکی ئاشتی ڕازی بێت، تەنانەت ئەگەر بەشێک لە خاکەکەشی لەدەستدا بێت. لەگەڵ نزیکبوونەوە لە یەکەم ساڵیادی شەڕەکە، کۆمەڵێک ئاماری ناخەژێنی ئاکامی شەڕەوێرانکارەکە بڵاوبوونەتەوە، لەوانە نەتەوە یەکگرتوەکان مەزەندە دەکات لە وەتای مانگی 2022 نزیکەی 7,000 کەسی سڤیل کوژراون. کاربەدەستانی باڵای ئۆکرانیا مەزەندە دەکەن نزیکەی 13,000 سەربازی ئۆکرانی لە ماوەی ساڵی ڕابردوو گیانیان لەدەستدا بێت. کاربەدەستانی رووسیاش دەڵێن نزیکەی 6,000 سەربازی ڕووسی لە هەمان ماوەدا کوژراون. بەڵام کاربەدەستان لە دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا دەڵێن ژمارەی کوژراو و برینداری سەربازانی رووسیا نزیکەی 100,000. ڕێکخراوی هاوکاری و گەشەپێدانی ئابووری مەزەندە دەکات هەتا کۆتایی ساڵی داهاتوو ئەم شەڕە بە بەهای 2.8 تریلیۆن دۆلار زیان بە ئابووری جیهان بگەیەنێت. وەنەتەوە یەکگرتووەکان تەنها لە ئەوروپا نزیکەی 8 میلیۆن پەنابەری ئۆکرانی تۆمار کردووە. شەڕەکە زیانێکی گیانی و مادی زۆری لێکەوتووەتەوە و شرۆڤەکاران پێشبینی ناکەن کەی و چۆن کۆتایی پێدێت لە کاتێکدا هەردوو لایەن سوورن لەسەر هەڵوێستەکانیان.